محاکەمەی سلێمان حەڵەبی و کوشتنی جەنەڕاڵ کلیپر. ناپلیۆنی بۆنەپارت کە دەستی کێشا بەسەر میسردا و لە داگیرکردنیدا دەست پێشکاری کرد بۆ ئەوە بوو کە پێش ئینگلتەرەی دوژمنە گەورەی بکەوێ و ڕێگای هیندستانی لێ ببڕێ. لە ساڵی 1798دا بە سوپایەکی گەورەوە هات میسری داگیر کرد. هەردووە بە دوای ئەویش ئەمیراڵ نێلسۆن ئینگلیز بە هێزە دەریاییەکەوە دوای کەوت لە ئەبوقیردا شکاندی، بەڵام ئەو شکاندنە ناپلیۆنی سارد نەکردەوە، بەڵکو پەلاماری سووریایدا پێشەوەی عوسمانیەکان دەستی بۆ درێژ بکەن کە بەمە لە فەرەنسە بوون بە دوژمن. دوای ئەوە زۆری نەبەر خەبەریاندا بە ناپلیۆن کە ڕووسیا و پرووسیا و نەمسا و ئینگلترە خەریکن پەلاماری فەرەنسە ئەدەن. لەبەرەوە ناپلیۆن بە هەڵەداوان گەڕایەوە بۆ فەرەنسە و سوپاکەی کە بردبووی بۆ میسر هەمووی لەوێ بەجێهێشت، دوای ئەوەی یەکێک لە پێشەوە هەرە بەناوبانگەکانی شۆڕشی فەرەنسەی بەسەرەوە دانا کە ئەویش جەنەڕاڵ کلیپر بوو، کە ئەمیش دوای شەڕەکەی عەکا هەرکە پاپۆرەزرەیلەکانی ئینگلیز بە سەرۆکایەتی سێر سیدنی سمیت ناپلیۆنیان پێش گەڕانەوەی بۆ فەرەنسە شکاند، ئیتر جەنەڕاڵ کلیپەریش لەگەڵ سیدنی سمیتدا ڕێکەوت کە بە بێشەڕ سوپاکەی فەرەنسا بکێشێتەوە بۆ فەرەنسا. ئەمەش ساڵی 1800 بوو. بەڵام حکوومەتی ئینگلتەرە فەرمانیدا بە سیدنی سمیت کە پێویستە سوپای فەرەنسا چەک بکە ئەوسا ڕێگای کشانەوەی بدا. لە ئەنجامی ئەمەدا کلیپەر دەست و برد پەلاماری ئەو سوپایەی عوسمانیەکانیدا کە 8,000 سەربازە بوون. بە تەنها 10,000 سەربازی خۆیەوە لە هێلیۆپۆلیس لە ڕۆژی 20 مارتی 1800دا چەکیان کردن و بەڕەڵایان کردن. دوای ئەوە دەستیان کرد بە سوپەردانان و خۆ ئامادەکردن. کلیپەر خۆی لە خانوویەکی گەورەدا هەڵیدا بوو لە قاهرە لە گەڕەکی ئەزبەکیە کە باخ و باخاتێکی گەورە و چڕی بەدەورا بوو. پێشەواکانی سوپاش هەر لەوێ کۆبوونەوە. لە ڕۆژی 14 حوزەیرانی ساڵی 1800دا کاتێک کە جەنەڕاڵ کلیپر لەگەڵ سەرۆکی ئەندازیارەکان کە ئەندامی کۆمەڵەی زانستی فەرەنسە بوو لەگەڵ سوپاکەدا لە باخچەکەدا هەردووچیان پێکەوە پیاسەیانە کرد، بەڵام کلیپر لە پێشترەوە ئەڕۆیشت. لەپڕ لاوێکی باڵا مامنەوەندی لاواز بە جلی تورکیەوە لە ناو درەختەکاندا دەرپەڕی و لە کلیپر نزیک بۆوە. ئەویش بە بەرگ و سەر و سەکوتیا وای ئەزانی سوالکەرە، هەر لە دوورەوە تێیخوڕی خوا بداتێ مەیەرە پێشەوە. کوڕە بە پاڕانەوە هەرمەلینا تا دەستی چەپی بۆ جەنەڕاڵ درێژ کرد، گوایە ئەیەوێ دەستی ماچ بکە. ئەویش دەستی دایە. ئەم تون گرتی بە دەستەکەی تری ئەو خەنجەرەی کە لە ژێر جلەکانیدا شاردبوویەوە ڕای کێشا و بەربووە جەنەڕاڵ. چەند جارێک دەستی لێوەشاند، دای لە سنگی و قۆڵی و سکی تا دای بە زەویدا. ئەویش وا هەر هاواریە کرد. بروتانی هاوڕێی ڕای کرد بچێت بەدەمیەوە، بەڵام لاوەکە بەربووە ئەویش چەند خەنجەرێکی لێدا و ئەویش بێهۆش کەوت. دوای ئەوە کوڕە ڕای کرد هەر لە ناو باخەکەدا خۆی ون کرد. ئیتر زۆری نەبرد تفەنگچیەکان پەیدا بوون، سەیریان کرد و پێشەوای سوپاکەیان کەوتووە لە خوێنی خۆیدا گەوزێ. هاوڕێکەشی هەروە لەو لایەوە کەوتووە. ئیتر خەبەر بە هەموو لایەکداوە بڵاو بووەوە. شاری قاهرە لە ترسی دەست درێژی سەرباز دوکانیان هەڵگرت و هەرکەس ڕای کردەوە ماڵەوە. دەرگای خڕ لەسەر خۆی داخست. ئەوەندەی نەبرد سەربازەکان لاوێکیان گرت کە لە باخچەکەی تەنیشت ماڵی جەنەڕاڵدا خۆی شاردبووەوە. هەر دەست بەجێ و لە ئەنجامی ئەوەدا کۆڕێکی سوپاییش بە سەرۆکایەتی مینۆ گیرا کە گەورەترین ئەفسەر بوو دوای کلیپر. دوای فەحسی پزیشکەکان جەنەڕاڵ ئەوەندەی پێ نەچوو تەواو بوو، دەرکەوت بە خەنجەر لێدراوە. هەروە بروتانی ئەندازیار
بەڵام ئەو برینەکانی کوشندە نەبوون لەبەر ئەوە ماو نەمرد. دوای لێکۆڵینەوە دەرکەوت کە ئەو کوڕەی کە گیراوە ناوی سلێمان حەڵەبیە، لە حەڵەب لەدایک بووە، تەمەنی 24 ساڵانە و لەگەڵ قافڵەیەکدا هاتۆتە قاهرە و لە مزگەوتی ئەزهەر دابەزیوە. بێگومان لە پێشەوە دانی بە هیچ تاوانێکدا نەنا کە ئەمانە بەڵگەکانی بوون. یەکەم، سەربازەکان لە باخەکەی تەنیشت ماڵی جەنەڕاڵدا گرتوویانە. دووەم، خەنجەرێکی خوێناوی نزیک شوێنی ڕووداوەکە دۆزرابووەوە. سێیەم، پارچەیە قوماشی سەوز نزیک شوێنی ڕووداوەکە دۆزرابەوە، بە تەواوەتی لە جلەکانی گوناهباریە کرد. چوارەم، سەری سلێمان شکا بوو، دەموچاوی ڕنرا بوو. ئەمانش لە ئەنجامی دەستە و یەخەبوونیدا لەگەڵ بروتەن. پێنجەم، هەندێک لە سەربازەکان ناسی بوویانەوە کەوا هەر بەیانی ئەو ڕۆژە کە جەنەڕاڵ بە ناوچەی جیزەدا تێپەڕی بوو ئەویش دوای کەوتبوو. وەکو وتمان لە پێشەوە سلێمان دانی بە هیچ شتێکدا نەنا، بەڵام کە دەستیان کرد بە ئازاردانی هەرچیەکی کردبوو هەڵی ڕشت جێڕایەوە. سەرۆکەکانی سوپای عوسمانی دوای شکاندنیان لەلایەن فرەنسیەکانەوە و هەڵاتنیان بۆ شام ویستە بوویان تۆڵەی خۆیان بسێنن بە پارە و بە دامەزراندنی لە شوێنی باشدا. حەڵەبیان دەستخەڕۆ کردبوو کە لێیان پرسی ئایا لە میسردا کەسانی داوە؟ وتی نە. بەڵام کە لە مزگەوتی ئەزهەردا نیشتەجێ بووە، چوار لە مەلاکانی ئەوەی ناسیوە، نیازەکەی دڵی بۆ هەڵڕشتون. ئەوان ئامۆژگاریان کردووە کە واز بهێنێت چونکە شتی وای بۆ ناچێتە سەر. دەست بەجێ فەرمانی گرتنی ئەو مەلایانەش دەرچوو. شێخ عەبدوڵڵا غەزی، شێخ محەممەد غەزی، سەید ئەحمەد الوالی غەزی و سەید عەبدولقادری غەزی، ئەمانە هەموو قورئان خوێندبوون لە ئەزهەر. دوای لێپرسینەوەیان هەموو دانیان بەوەدانا کە سلێمان نیازی دڵی خۆی بۆ دەربڕیون گوایە غەزای بەدەستەوەیە، ئەویش بە کوشتنی دیانێک و هیچی تر. هەر لە ئەنجامی لێپرسینەوەی ئەو مەلایانەدا ناوی مستەفا فەندی بۆرسەلیەکیش هاتە ناو ناوان کە ئەویش گورج ڕاپێچ کرا، خۆی خەڵکی بۆرسەی ئەنەدۆڵ بوو. لە تەمەنی 18 ساڵاندا ئەمە مامۆستای سلێمان بووە لە 3 ساڵ لەوە و پێشەوە، بەڵام بە هیچ جۆرێک ئاگای لەو تاوانەی سلێمان نەبووە و بۆی باس نەکردووە. سلێمانیش قسەکانی هەموو سلمان لەبەر ئەوە هەرزوو واز لەو هێنرا. دوای لێپرسینەوە پێشەکی بەو جۆرەی باسمان کرد، پێشەوای گشت سوپا جەنەڕۆڵ مینۆ بۆ ڕۆژی دوایی دادگایەکی سوپایی عورفی لە نۆ ئەندام پێکهێنا بە سەرۆکایەتی جەنەڕاڵ ڕێڤیێ سارتلۆن بە سکرتێر و لێبەریش بە داواکاری گشتی. دادگاکە هەموو دەسەڵاتێکی پێبەخشرا بە مەرجێک دەست بەجێ بکەوێتە کار. دادگا گوێی لە شایەتی چەند سەرباز و ئەفسەرێک گرت لەوانەی کە سلێمانیان گرتبوو یاخود خەنجەرەکەیان دۆزی بۆەوە. جگە لەوەی یەکێکیان لەوانە بوون کە سەر لە بەیانی دیبوویان دوای جەنەڕاڵ کەوتووە. دوای ئەوانیش گوێیان لە قسەی بروتانی ئەندازیار گرت کە بریندار و هێشتا لە ناو جێگادا کەوتبوو. جێڕایەوە کەوا لە ناو باخچەکەدا لەگەڵ جەنەڕاڵ کلیپەردا پیاسەیانە کرد. لەپڕ پیاوێکی بەدی کرد کە بەرجی وڵاتی عوسمانی لەبەردا بوو، لە پێشەوان نزیکە بۆەوە کە ئەویش چەند هەنگاوێک لە پێش ئەمەوە بوو. لە پڕە و زەلامە هەڵی کوتایە سەر فەرماندەی سوپا و دایە بەرخەنجەر. ئەنجاوتی منیش کە چوومە بەرەوە کابرا وەرگەڕایەوە سەر منیش و دەستی کرد بە لێدانی منیش بە خەنجەرەکەی دەستی تا کەوتم و هۆشم لێبڕا. کە سلێمان حەڵەبیان پیشاندا کە ئایا ئەم بوو لە تۆ و جەنەڕاڵیدا دەست بەجێ ناسیوە و وتی بەڵێ خۆیەتی. دوای ئەوە دادگا گوێی لە قسەکانی سلێمان حەڵەبی خۆی گرت کە بەم جۆرە بوون. دوای ئەوەی سوپاکەی سەدری عەزەم بە شکاوی لە میسرەوە لە مانگی زیلقەعدەی ساڵی 1214 کۆچدا خۆیان گەیاندە شام،
ئەوسا سلێمان لە حەج گەڕابۆوە گەیشت بووە قودس لەوێشەوە بۆ حەڵەب لەوێ دوان لە ئاغاکانی سەر بە سەدری ئاعزەم هاتنە لای بەوەدا کە لەوە پێش چەند ساڵێک لە میسردا بووە و تەواو شارەزایەتی بچێت پێشەوای گشتی سوپای فەرەنسەیان لە قاهرە بۆ بکوژێت چی ئەوێ دوای بەجێهێنانی کارەکە ئەیدەنێ جگە لەوەی کارێکی وا ئەکەن کە لەوە دووە والی حەڵەب کە لەوە پێش زۆر تند و بەزەبر بوو لەگەڵ محەممەد حەڵەبی باوچە ئیتر باش بێت و ڕووی خۆشی بداتێ ئەمیش هاتە قاهرە و لە ئەزهەر دابەزی مەبەستی خۆی لەو مەلایە نەگەیاند کەوا نیازی کوشتنی فەرماندەی گشتی هەیە و هەموو ڕۆژێک ئەیدایەوە بە گوێیاندا و ئەوانیش زۆر لەگەڵ یا خەریک بوون کەواز بهێنێ بەڵام بێسوود بوو ئەمانە هەموو لە دادگای تایبەتیدا وترا دوای ئەوە داوا لە تاوانباران کرا پارێزەر بۆ خۆیان بگرن کە نەیان گرت دادگا بۆی گرتن ڕۆژی 16 حوزەیرانی ساڵی 1800 دادگا بە ئاشکرا کۆبەوە و ڕێی خەڵک درا بچنە ژوورەوە ئەوسا سارتلۆنی مقڕر دەستی کرد بە خوێندنەوەی ئەو لایحەیەی کە ئامادەی کردبوو لە بابەت ئەم ڕووداوە لە پڕ و سەیرەوە کە ئەمە هەندێک لە ناوەرۆکەکەیەتی سارتلۆن دوای ئەوەی باسی ئەژنۆشکاندنی سوپای کرد بە لە ناوبردنی پێشەواکەی و وتی با هەموو ئەوروپا و گشت جیهان باش بزانن کەوان نامەردی و ناپیاوی سەدری ئاعزەم و گشت سەرۆکەکان و هەموو سوپای عوسمانی گەیشتە ڕادەیەک بۆرە پیاوێکی خوێن ڕێژ بنێرن کلیپەر بکوژێت دوای ئەوەی لە شەڕدا هیچیان لەگەڵیدا بۆ نەکرا جگەل لەو درۆ و دەلەسەیەی هەڵیان بەست کەوا گوایە ئەوان ناچاریان کردین بە کشانەوە لە میسر بە جۆرەی پەیمانێک کە ئینگلیزە سوێندخۆرەکانی ئاشنایان نەیان هێشت بێتەدی دوای ئەوە دەستیان کرد بە هاندانی خەڵک کە دەست لە کوشتنی فەرەنسیەکان نەپارێزن ئەمە لە کاتێکدا کە ئێمە زۆر بە نەرمی لەگەڵ دەست بە سەرەکانی ئەواندا جوڵاینەوە و برینی بریندارەکانیانمان تیمارە کرد اینجا دوای ئەوەی گەلێکیش بەسەر و پۆتەڵاکی ئەحمەداغادا ناوێک هاتە خوارێ بەوەدا کە ئەو لە بەیندا بووە و سلێمان حەڵەبی بۆ ئەم تاوانە هانداوە سلێمانیش بە مێشکی ئاخنراو لە تاوان لە حەڵەبەوە بۆ قودس و لەوێوە بۆ خەلیل لە فەلەستین هاتووە و لە دواییدا گەڕاوەتەوە غەزە لەوێ یاسیناغا ناوێک کە ئەویش هەر یەکێک بۆ لە دەست و پەیوەندی عوسمانیەکان دوای ئەوەی ئەوەندەی تر مێشتی پڕ کردووە 40 قرۆشی تورکیشی خستۆتە گیرفانیەوە و بە سواری هێسترێک لەگەڵ قافڵەیەکدا خستویەتە ڕێ بەرەو مست ئەویش بە خۆی و خەنجەرەکەیەوە لە ئەزهەر دابەزیوە لەوێ خۆی بۆ تاوانەکەی ئامادە کردووە نوێژی کردووە و لەخوا پاڕاوەتەوە کە لە ئیشەکەیدا سەرکەوێ هەر لەوێ ئەو 4 مەلایەی دیوە و قسەی بۆ کردوون ئەو ئامۆژگاریانەی ئەوانیش کردویانە لەسەر کێشەکەی نەیجێڕاوەتەوە بەڵام ئەوانش جگەل لە قسە هیچ کاراماییەکی کەیان نوە نەنواندووە کە لەم تاوانەی بسڵەمێتەوە جا لەبەر ئەوەی کە بێدەنگ بوون و خەبەریان نەداوە بە کەس کەوا بوو ئەوانیش تاوانبارن سلێمان ماوەی 31 ڕۆژ خۆی بۆ ئەم تاوانە ناوەتەوە لە دواییدا چووە بۆ جیزە خەبەری بە محەممەد غەزەی داوە ئەو ڕۆژە جەنەڕاڵ گەڕاوەتەوە بۆ قاهرە سلێمان بە جۆرێک دوای کەوتووە گەلێک جار سەربازەکان بە توندی تێیان خوڕیوە و دووریان خستۆتەوە بەڵام هەروازی نەهێناوە تا ڕۆژی 25 کە خۆی کردووە بە باخچەکەدا بە بیانووی دەسماچکردنی جەنەڕاڵەوە نزیک کەوتۆتەوە ئەویش بەزەیی پیاهاتۆتەوە و زۆر گوێی نەداوەتە نزیک کەوتنەوەی و خۆی بۆ شل کردووە ئەمیش بە هەلی زانیوە بە خەنجەر دایدوریوە دوای ئەویش کە بروتان تاوی داوەتە خۆی فریای جەنەڕاڵ بکەوێ سلێمان ئەویشی داوەتە بەرخەنجەر تا لە هۆش خۆی چووە دوای ئەوە سارتلۆن هەر لە وتەکەی داڵێت ئاوا ئەو جەنەڕاڵی لە هەموو شەڕە سامناکەکاندا سنگی ئەنا بەگولەوە و نەئەترسا بەڵکو ئاگری شەڕ سڵی لەوە کردەوە
ئەو جەنەڕاڵەی یەکەم کەس بوو بەخۆی و سوپای جەمهوریەوە بەڕایاندا پەڕیەوە، ئەوی بۆ دووەم جار میسری لەژێر چنگی عوسمانیەکان دەرهێنایەوە، ئاوا و هەروە لەبەر خەنجەری ئەم کابرایەدا بکەوێ بێ ئەوەی بتوانێ پارێزگاریەکی خۆی بکە. دیسانەوە سارتلۆنەڵێ دوای ئەم تاوانانە سەربازەکان سلێمانی دەست بە خوێنیان گرت و نەیان هێشت دەرچێت و خەنجەرەکەیشان دۆزیەوە. تاوانبار خۆشی دانی بە هەموو شتێکدانا و ناوی هاوڕێکانیشی یەکەی یەکەوت. دوای ئەوە سارتلۆن ڕووی کردۆتە ئەندامانی دادگا وتویە جۆری سزای تاوانبارەکان بۆ ئێوە بەجێهێڵم و ئەی خەمە ویژدانی ئێوەوە، بەڵام ئەوەش بزانن نابێ ئەو سزایە دژی عرف و عادەتی ئەم وڵاتە بێت. بەڵێ تاوانەکە ئەوەندە زلە سزایەکی هێجگار قورسی پێویستە، با ئەوەش کوشتن بێت بە ملپەڕاندن بە مەرجێک لە پێشدا ئەو دەستەی تاوانەکەی پێکراوە بسووتێنرێت. دوای ئەوەش لاشەکەی لەو دەشتەدا فڕێ بدرێت کە باڵندە و دڕندە بیخۆن، چوارەکەی تریش هەر تەنها بە ملپەڕاندن حکم بدرێن. ئەمانە هەمووی دوای ناشتنی لاشەکەی جەنەڕاڵ بێت لە شوێنێکدا سوپاییەکان و دانیشتوانی وڵات هەموو بیبینن. دوای ئەمانە هەموو پێویستە نووسینەوەی ڕووداوەکە بە سێ زمان عەرەبی و تورکی و فەرەنسی لە چاپ بدرێ و بە دیوارەکاندا لە زۆر شوێنی وڵاتی میسردا هەڵبواسرێت. گوناهبارەکان بەبێ کۆت و زنجیر جارێکی تریش برانەوە هۆڵی دادگا و پارێزەر وەکیلەکەشیان لەگەڵدا. سەرۆکی دادگا جەنەڕاڵ ڕێنیێ گەلێک پرسیاری تری لێکردنەوە، بەڵام وەڵامەکانیان هەر قسەکانی پێشویان بوو. دیسان پرسیاری لێکردن ئایا هیچ بەڵگەیەکیان بەدەستەوەیە کە خۆیانی پێڕزگار بکەن، هیچ وەڵامێکیان نەبوو. دوای ئەوە سەرۆکی دادگا فەرمانیدا بە چۆڵکردنی هۆڵەکە بۆ گفتوگۆی ئەندامان. دوای دەستپێکردنەوەی کۆڕی دادگا بە ئامادەبوونی هەموو ئەندامەکانی بڕیاری تاوانباریەتی سلێمان حەڵەبی و محەممەدی غەزی و عەبدوڵڵا غەزی و عەبدولقادر غەزی و سەید ئەحمەد والی درا و حوکمەکانیان بەم جۆرە بوو. یەکەم، دەستی سلێمان حەڵەبی بسووتێنرێ، دوای ئەوە بە تەور لە ملی بدرێ و لەشەکەشی هەر لەسەر گردەکەی تەل العەقارب فڕێ بدرێ کە دڕندە و باڵندە بیخۆن، ئەمەش دوای ناشتنی لاشەی جەنەڕاڵ بێ. دووەم، عەبدولقادر غەزی بە تەور ملی بپەڕێ و هەرچیەکی هەیە دەستی بەسەرا بگیرێت. سێیەم، محەممەد غەزی و عەبدوڵڵا غەزی و ئەحمەد والی هەموو سەریان بپەڕێت، دوای ئەوەش سەرەکانیان بکرێن بەسەر ڕمەوە و لاشەکانیشیان بە ئاگر بسووتێنرێن، بە مەرجێک ئەمانەش هەر لەسەر گردەکەی تەل العەقارب وایان لێ بکرێت و پێش کوشتنی سلێمان حەڵەبی و لەبەر دەمیا بێ. ئەم بڕیارانە هەموو بۆ گوناهبارەکان خوێنرایەوە. دوای ئەوەی لێکۆڵینەوە و دادپرسین گشتی لە 4 ڕۆژ زیاتری نەخایەن، بۆ ڕۆژی دوایی چوارشەممەی 26 مانگی محەڕەم ساڵی 1215 لاشەی جەنەڕاڵ نێژرا و لە ملی هەر 5 کەسەکەش درا بەو جۆرەی حکم درابوون. دوای ئەمانە نووسەری ڕووداوەکە ئەڵێ پارێزەر محەممەد عەبدوڵڵا عەنان لە سەنگاندنی بڕیاری حکومەتەکەدا ئەڵێ ئەمە لاپەڕەیەک بوو لە لاپەڕەکانی کوشتنی پێشەوانی سوپای فەرەنسە لە میسر و دادپرسینەوەی گوناهبارەکان کە بە لاپەڕەیەکی سپی و بێگەر دەژمێرێ لە مێژووی ئەو هێرشەی فەرەنسەدا بۆ سەر میسر کە کاتێکی پڕ لە پشێوی و شیرازە بەربوونی یاسا و شەریعەت بوو. ڕۆژی کوشتن و بڕین و ماڵ خواردنی خەڵک و پەلامەردان بوو. کلیپەر کوژرا و چێ کوشتی دانی بە تاوانەکەی دانا، ئەویش حکمی کوشتنی بەسەردادرا. بەڵام دوای محاکەمەیەکی یاسایی کە هەموو کاروبارێکی ڕاست و تەواوی تیاڕەچاو کرا و باشکراش لە بەرچاوی خەڵک، ئەندامەکانی دادگاکەش پێشەواکانی سوپا و سەرۆکەکان و ئەو بیر بەرزانە بوون کە لەگەڵ سوپاکەدا هاتبوون کە بەڕاستی لە کاتی محاکەمەدا نمونەی لەسەرخۆیی و ساردی و هێمنی بەڵکو
نمونەی داد و پاکی بوون. هەروەها مامۆستا عنانی پارێزەر ئەڵێت کارەسەتەکەیان لەو چمکەوە سەیرە کرد کە ڕووداوێکی تایبەتیە، نەک ئەمە بکەن بە بیان و کوتەک لە ناحەزەکانیان لە میسریەکان و مەمالیک هەڵبگرن. تەنها وەک دادگەر ڕێگای یاسایان گرتووە و هیچی تر. جگە لە ڕەچاوکردنی عورفی وڵاتەکە نە زەبر و هێز نە لە خشتە بردن و فڕوفێڵیان بەکار نەهێناوە لە لێکۆڵینەوە و دانپیاناندا، واتە شتێکی ئەوتۆیان نەکردووە کە لە میسردا نەبوو بێت و لە عادەتی ئەو ڕۆژەوە بەدوور بوو بێ. اینجا بەرامبەر بە ئازاردانی گوناباران بۆ دانان بە تاوانەکەدا ئەڵێ ئازاردان بە لێدان و بە قامچی واتە جەڵدە ئەو ڕۆژە نەک هەر لە تەحقیق جینایی لە میسردا بەڵکو لە هەموو ڕۆژهەڵاتدا باو بووە، جگە لەوەی تا نیو سەدە پێش ئەو دەمە لە فەرەنسا خۆیدا هەموو جۆرە ئازاردان و سزایەکی پیس باو بووە تا شۆڕشەکەی فەرەنسا هەمووی لابردن و هیچیانی نەهێشت. دوای ئەوە لە ڕۆی حکمی مەلاکانیشەوە وەک بەشدار لە تاوانەکەدا ئەڵێ وا دیارە لەم ڕووەوە ئەو یاسا کۆنەی فەرەنسەیان خستۆتە کار کە لە سەردەمی لیویسی 16هەمدا دانرا بوو، بەرامبەر بەو کەسانەی کە خەبەری ئەو پیلانە نادەن کە دژی دەوڵەت یاخود گەورەکان و حاکمەکان بەرپا بێ. ئەوانیش بە هاوبەشی تاوانباری ئەسلی دائەنرێن و سزاشیان هەر سزای ئەوە. مەلاکان هەموو دانیان بە ئاگاداربوونیاندا نا پێش ڕوودانی تاوانەکە. ئەڵێ ئەگەر لەو چەمکەوە سەیری ئەم تاوانە بکەین کە بەرامبەر بە گەورەترین پێشەوای سوپای فەرەنسیەکان کرا لە میسردا لە کاتێکدا کە باری فەرەنسیەکان زۆر لەنگ بوو، ساردی تەواویان لەگەڵ میسریەکاندا هەبوو، جگە لەوەی کە کوشتنی پێشەوایەکی وە ئەبێ بەهۆی تێکچوونی شیرازەی سوپا دە ئەمانە هیچیان نەبوون بەهۆی ئەوەی کە ئەو دادگەرانە لە داد و پاچی و ڕێی ڕاست لا بدەن.